بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بۆ هیوای جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان هونەرمەندێکی خۆشەویست، هونەرمەندێکی بێدەنگ، خۆشەویست لە ناو وەسەتی فەنیە ئەویش بەڕێز کاک ئەحمەد محەممەد ڕەشید ناسراو بە ئەحمەد شوشەچی بەناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەین. زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکەت و دەستخۆشی لە یەکەم و زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ پێشمەرگەکانی کوردستان. هیوادارم هەر چوارپاچی کوردستان ئینشاءڵڵا ببێ بە یەک و بیبینین بەخۆشی ئینشاءڵڵا بەخێر بێ یاخوا. سپاس دەکەم. من ناوم ئەحمەد محەممەد ڕەشیدە. بەڵێ پێش ئەوەی کە جەناب باسی ئەوە بکەی حەزەکەم جارێ پرسیاری ئەوە لێ بکەم تەندروستی چۆنە، ئێستا بە چیەوە خەریکی باسیەوەم بۆ بکە. بەڵێ وەڵای لەخوا بەزیاد بێ ئێستا وازم باشە شکر کوڕەکان لەسەر دوکان ئیژەکەن من هیچ ئیشێک ناکەم سیحەتیشم شکر بە زۆر باشە لەخوا بەزیاد لەخوا بەزیاد ناساغ نیم لەخوا بەزیاد موالیدی 38 موالی 1938 1938 بەڵێ لە چه شوێنێک لەدایک بووی؟ بەڵێ موالی 1938 لە شاری بانە دایکم لە گەڕێکی لە شاری بانە گەڕێکی سەر و گەڕێکی سەر و بەڵێ من ئەمەوێ هەموو ئەو شتانی کە تۆ بۆمان باسەکەی وێنێکمان لە بەردەما بێ بۆ ئەوەی کە ببن بە شایەت حاڵ ببن بە دۆکۆمنت. پرسیاری یەکەمم ئەوەیە تۆ بۆچی وێنەی باوکتن نییە؟ لەبەرەوەی من تەمەنم وانە بوو بە بیرم نایە کە باوکم عەبری خۆی کردو. ئەویش باوکم پێشمەرگەی قازی محەممەد بوو لە شەڕە دایکم بۆی جێڕامەوەتی باوکە شەهید بووە چونکە ئەو کاتەی ئێمە مناڵ بووین خوشەکەم 2 ساڵ بوو محمووی برام 5 ساڵ بوو من دەوری 18 ساڵە بووم بەبیرمان نای وەعزشمان بەڕاستی وەعزشمان تەواو نەبوو دەستکورد بووین اینجا کە باوکم ئەمە ئێوە لە شاری بانە لە شاری بانە دانیشتین بەڵام باوکم لە مەهابا شەهید بووە لە دەورانی قازی بەڵێ هەر نەهاتەوەی تر اینجا دایکم تەکلیفی کرد بیێنێتە وتیان تازە گەڕانەوە نییە لێرە ناشتومانە تەواو لەسەری مەڕۆ بڕۆ لێ مناڵەکانە باشە ئەحمەد پرسیارێک بەڵێ پێشمەرگە بووە لە چه خۆڵێک شەهید بووە؟ وەڵاهی کاک ئاسۆ من بەسەڵاحەتەن بانە بەهێن من دایکم ئەوەی بۆ جێڕامەوەتەوە بەز ئەوەی پێوتم وتی پێشمەرگەی دموکراتی کوردستان بووە لەگەڵ قازی محەممەد شەهید بووە. ئیتر نازانم مەسەلەن لە قۆڵی میان دواو شەهید بووە ئەوان نازانم ئەوانە نازانم چونکە نا من عەرز دەکەم بەڵام ئەوزای ئەوەم نەبوو کە بزانم بەخوا ئەوزان وەکو خەوت و جار باوکم بدیوە. بەس کاک ئەحمەد تۆ موالیدی 1938 ئەگەر باوکە لە دەوری 46 و ئەوانە شەهید بوو بێ یعنی تۆ هەر بە تارمایش نایەتەوە بیرێ باوکە؟ بەخوا یەتەوە بیرم بێڵام ئێستا ئەخر بە تارمایکی ئیسفادی نە ئەخر مەبەستەکەم ئەوە نیە تارمایەکەی تۆ بکەین بەوێنە بەڵام یعنی خۆت بینیوتە بیرە دێت کە هێشتا مابوو بەخوا شەهید بوونی عەرز ناکەم بەڵام وازانم 1-2 جار بینیمە 1-2 جار هاتەوە بۆ ئێرە و لەوێ بوو ئێمە لە بانە لەکوێ ببین کاتی بە دایکم وت باوکم چی لێ هات و کوا دیاری باوکم بوتی ڕۆڵە باوکرد لە ئەوش لای مناڵەکانی کەش قسەی نەکردووە بەس بە منی وت لەبەرەوەی تۆ کوڕە گەورەیتی ئارە وەڵاوتی کاکە با بزانی بۆ ڕۆژی بۆ مستەقبل وتی خۆشەکەم مناڵ بووانە هیچ ئەوزایان نەبوو ئیتر بە منی وتی باوکە شەهید بووە لە شەڕی مەهاباتە لەگەڵ قازی محەممەد ئیتر ئەوەی بە من وتۆ ئیتر نازانم ناوی محەممەد بووە شەهید محەممەد ڕەشید ساڵ من ئەحمەد ساڵح هینە محەممەد ڕەشید کەواتە ئەو ناوی شەهید محەممەد لە چه عشیرەتێکن لە بانە ئەوان؟ موکریان عشیرەتی موکریان لە موکریانیەکانی ئەوێن ئەنجا دێینە سەر ئەوەی کە کەی دایکتی هێناوە نازانم دایکی ناوی چییە؟ ناوی پیرۆز ساڵح محەممەد. پیرۆز ساڵح محەممەد ئەو موکریە ڕەحمەتی باوکە موکریە ئەی دایکێ؟ دایکم خەڵقی لە ئەسڵا خەڵقی ئەم سلێمانیە بەڵام ماوەیەک هاتوۆتە بانە ئیتر کە لە بانە شووی کردو بە باوکم ئێمە تو خوش و دوو براوین باشە براکەم ئەو 5 ساڵانەیە ئەو نسریش مناڵ 3 ساڵانە بوو ئەمە وێنی دایکتە بەڵێەوە دایکمە باش اینجا ئێمە لەبەرەوەی کە باوکمان ئەمری خوای کرد ئەوزاعی وامان نەبوو کە بانە سووتە ئیتر دایکم هێنانی وەلای ئەم خاڵم ها بەرەو پیرمان بردینی هزار ڕەحمە لە قەبری بێ خاڵێ خاڵە سیدیق یعنی خاڵی مناڵەکان مش پێم و خاڵە
باش ئەیتا ئەم بردینە ماری خاڵی مناڵەکانی کێیە؟ خاڵی عیلەکەمە خاڵی عیلەکەتە؟ ئامۆزای دایکمە. ئامۆزای دایک نوریش کە بڵین ژن بەژمان کردووە ئەوی شار هینیەتی خوشکەزای ئەوە. باشە جا کاگەحمە بۆی پەلە نەکەین وردە وردە لەسەری هەر یەکێک لەو خەڵکانی کە لە ژیانی تویان وردە وردە باسییانەکەین. ئێمە جارێ دێنە سەر باسی باجی پیرۆز وتی خەڵکی سلێمانیە هۆی چییە باجی پیرۆز چۆتە بانە بەهۆی چیەوە عرض دەکەم ئەزانێ ئێمە عشرەتی میرەورین عشرەتی میرەوریش میرەولی واتە میراودەلی میراودەلی ئەنجا ئێمە لە بانە هەمانە لە سەردەچکانی زان هەمووی خزمی ئێمەیە باش لە بلێکی هەمانە باش دایکم بەهۆی ئەوە کە مەسەلا بەدیێنی چۆتە بلەکێ ئیتر بردویانە بۆ بانە ئیتە سوتفە لەوێ ماوەتەوە لێشی کردووە بە باوکم ماوەکی هەر ئێمە ئەم سیان چواری لێبوونی تر ئەوش باوکم وەڵاهی تەرمایە گەتە بەرچاوم ئیتر کە ڕۆشتووە ناهاتەوە چونکە لەبەرەوەی کە لە شەڕابێتەوە خۆ دەزانێت پێش بەرگە بووی لێ دووریشە لەگەڵ بانە فەرقی زۆرە ڕاستە مەهابات و بانە فەرقیان زۆرە ئیتر شەهید دەبێ ئیتر لێوە شەهید دەبێ ئەنجا باجی پیرۆز ئەو کاتە کە ئێوە لە ناوبانە بوون خانی خۆتان بوو بەڵە خانی خۆمان وەتا کەبانە سوتا خانووکەی ئێمان هێشتەوە بەس ئەو خانووی ئێمە دەرچوو والله هیچ چوزانم نازم بەسوتفەوە دەرچوو بەسوتفەوە بەسوتفەوە دەرچوو ئیتر هەموو بانیان سووتانی ئەمەش کە ئیتر ئەو کاتە بێکەس بووین ماینەوە ئەو خوشکە گەورەم ئەمری 15 ساڵ بوو ئەو لێشوی کرد باشە ئەو خوشکە گەورەیە و لە دایکتەیە لە باوکتە لە دایک و باوکمە فەرقی چییە؟ یعنی دایکێ با بڵین شووی تری نەکردووە ئەمە خوشکی گەورەتان بەڵێ ئەو خوشکی گەورەمان باشە کەواتە کامیان ئەو خوشکە گەورەیەتە ئەوان کە چاوی ئەو مێردەکەیتی لە پاڵەوە ئەمە مێردەکەیەتی ئەوە حاجی ئەحمەی ناوە بوو حاجی ئەحمەد بەڵێ ئەوە ئەمەیان ئەمەی ناوەڕاست ئەوەی ناوەڕاستەوە خوشەکەمە ناوی چییە؟ حاجی دولبەر حاجی ئەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی دەئیستەوە بۆی گوێی لە دەنگم بێ حاجی دولبەر حاجی دولبەر باشە ئەوەشیان عیلەکەی خۆمە لەولایەوە ئەمە خێزانی جەنابتە بەڵێ ئەوانش ئەم خوشکە زامە ئەوە کوڕی ئەو حاجی دولبەرەیە کە ژنی هێنا چوین بۆ حەفلەکەی ئیتر لێ ماینەوە ڕسمەوە گەر بەیەکەوە لێ باشە زوو سەردانی حاجی دولبەرەکەی بەخوا نەوەڵە سوزوو سەرنایی ئەوان ئەو دێ بەلای تۆ بەخوا ئەوانش یەک دوو جار هاتون کچێکم ئەمری خۆی کرد هاتن یەک دوو جار هاتوون لەبەرەوەی کە وەعزیان وەکو ئێرە نییە ئەوان موەزەفن ناتوان زۆر شوێن بەجێ بێڵن بەس کوڕێکیان جارجارێت جەمالی ناوە ئەو جەمالە ئەو سایخە جارجارێت سەرمان لێە و ئەمێماچین بۆیەوە کامشتان هەیە و هەواڵ یەکتری ئازانین بە تەلەفۆن بە هەموو شەری وایە نیم ساکەین چیرۆکی هاتنی ئێوە چییە بۆ سلێمانی؟ چیرۆکی ئێمە کە هاتین بۆ سلێمانی ئێمە کە ئەو بڵێن ئەو خوشکە گەورەم شووی کرد لەوێ ئێمە ماینەوە براکەم و مەحموو باش لەگەڵ ئەو نسینی خوشکم وای لەگەڵ من و دایکمە براکەشم کە هاتین بەرەو ئێرە بەرەو سلێمانی خاڵم جوای بۆ ناردین خوشک ئەو برایم خاڵێواتە ئامۆزاکەی دایکی بەڵێ بەڵێ ئامەلاسیق دێنە ئەو لە بلێکی ئەو کوڕ برم ئەبری خۆی کرد بۆ ئەوڵە لێ یا چاویشی بۆ مرد هیچ نەبوو هین نەبوو ئەو کاتە دا دەرمانی وانە ئەو دوێک نەبوو وڵە نەبوو ئیتر ئەمری خۆی کرد لێو ناشتمان ئیتر ماینەوە من و دایکم و ئەو خوشکم هاتینە سلێمانی ئەمجا ئەم خاڵم ها بە دوامانە بردینی بۆ سلێمانی چوونە حاجیحان لە ماڵی ئەوان بووین ساڵی 1940 بەڵێ هاتون بەڵێ کاگەحمە بەڵێ ئێوە کە هاتن لە بانەوە لە بلەکێ کاکە مەحمووی جوانە مەرگ وەفاتی کرد بە ئاوڵا لە بانەوە بۆ بلەکیەوە لە بلەکیەوە بۆ سلێمانی لە بانەوە بۆ بلێکی لە بلێکیەوەشەوە بۆ سلێمانی بەچی هاتن وەڵا هەر بە پێ بەچی هەر بە پێ خۆ کاتی هیچ نەبوو باشە ئێوە مناڵی نەسنیخان ئەو نە مناڵ بووە بە باوەشی دایکتەوە بووە ئارە وەڵا هەر بە خۆی خۆشە مناڵ بووی بەخوا کۆڵێکی پێ بوو دایکم ئەوی شخصوسە قەڵا دۆشکانی منیش بە پێ ڕۆشتم لەگەریانە یعنی لە بانەوە بۆ بلێکیەوە لە بلێکیەوە بۆ سلێمانی هەمووی بە پێ هەر بە پێ هیچ جێ سیارەشت نەبوو ناوەڵا هەر بە پێ باشە گەیشتە شاری سلێمانی بەڵێ تر لە ماڵی خاڵم بەلاسیق بڵێن لێ ماینەوە خوا ماڵی ئەوەکە و ماڵی مەلاسدیق ئەیانزانی کە ئێوە دێن بەرەو سلێمانی بەڵێ چۆمە بنەر بەڵێ خۆی خەبەری هەبووتی وەرن بەرەو بلێکی منێن بە دواتانە ئەیت خۆی ها بەدوامانە لەگەڵمانە خۆ نەک بڵین بەروام ئەو کاتە هینیش نەبوو وەڵا ئانێش کەم بوو تاکە بوو کەس دەستی ناکەوت تر
وردە وردە تێتوان بە پێ بڕەوتم ئەی بۆچی ناتوانین بە پێ هاتین بردینە ماری خوان ماڵە لە چ گەڕێکێ بوو؟ لە حاجیهان لە مەڵکەنی لە حاجیهان ئێستا دراوسەکانیشی ماڵی حاج عوسمانی علاپ و ماڵی حەز هەڵە بۆسکانی ئەمانە ئەوە جەماعەتێک بوون لەوەیە باش ئەنجا ئەمان ماڵی ئەوانش لەوێ بوو ئێمە هۆدەوانی چیانێ لە ماڵی ئەوانە دانیشتین ینی هەر لە ماڵی خاڵەس هەلێ ماینەوە دەستی گرت بەسەرمانە خۆڵ ناگرێت وەکو دایک و باوک باشتر بوو بۆ ئێمە دەستی بەسەر هێنانی دوایەوە لەما هەتاوەکو هەتا ئیشوکاریشیە کرد کرێکاری و ئەمانەمانە کرد لەگە خۆی بردم هەتاوەکو هەرزەکاری اینجا دەستی لێ بەردەم کتی کاک بڕۆ خۆت خانوو بگرە و خۆت مشوری خۆ بخۆ بەڵام ئەو فترێ چەند ساڵە هەم داڵدەشی یاون هەم یارمەتیشی یاون و ئیشیشی وردەوردە بۆ تۆ دۆزیێت وەڵی بردم لەگە خۆیان هەتا ئیشی شوچەژە و فێری کردم بەس کاک حاجی کەواتە ئەم خاڵە فەزلی زۆرە بەسەر بەخوا زۆر ئەرە وەڵا بداخەوەتن نەماوە خۆ ئەم پیاوە بەڵێ ئەمە ئەوە بەڵێ باش ئەمە جا ئەمە هینیش بوو دەنگخۆشی وە خۆی نەبوو دەنگی خۆش بوو هەرە وڵی شانامەوە خوێن و لە هەموو ئێوارێک ئەیبردن بۆ ماڵان لەگە خۆیان باشە داوەتیان نەکردین شانامەیە خوێنەوە گۆرانی و تو بە شانامەکە اینجا دوای ئەوە ئەمە لەگەڵ ئەوە جاریش پیاوی شێغلەتی بوو ماوەیەک دوای بوو چۆلە شێخجەلال شێخجەلای گەورە حەفید ئارە وڵا لای ئەو بوو هەتاوەکو ئەمری خۆشی کردە لەگەڵەوانە بوو لەگەڵ شێخانە بەڵێ بەڵێ فەرموو دەنگیشی خۆش بوو بەس کاسبی بەچی چ کاس وڵای کاسبیەکە و عەرز ناکەم هەر کرێکاریمانە کرد ئەمیش هەر کرێکاریە ئارە وڵا ئەخر ئەو لەگەڵ ئەوە بوون کرێکاریمانە کرد هەتا ئەلەم سەرای سلەیمانی مەحکەمە کۆن بەڵێ لەوە ئیشم کردۆ ڕۆژی بە حەو پەنجایی کرێکارەکان بەغیلیان پێ بردمێگوی تۆ لەگەڵ بەسە عوسمانە بوو ئێستا یادی بەخێر سەلامی ڕێزیشم هەیە بووی سا شکر ماوە ئەو لەگەڵ ئەو سەسوورا بووم ئەستەسفری بەنا من خەلفە بووم لە بەردەستیا ڕۆژی حەو پەنجایمە بوو ئەوان ڕۆبێکیان هەبوو یا هەفتانە پارەیانیانێ ئەو کاکەمە تۆ باشە بزنیە حەو پەنجای هەیە ئەمە ڕۆبێکمان هەیە بەم شێوە ئیتر وردە وردە تاوەکو ماوەیەک ئەوەشم کرد دوایەوە بەقاولەکەمان وەچەڕەحمانی بانەیی بوو ئەویش ڕۆژێک تۆر لێم تووڕە بوو تی لەسەرەوە خواکتمیتە تاما من کرێکاری ناکەم من کرێکاری بکەم ئەموو بەردەبم بە کۆڵمە بیبم بۆ وەسا و بەردی مەڵکەنیش بووجا قورس بوو وەڵا تۆ سەر بە پیاوەتیش نیم پێی وەڵای تر هەچی هاواری کورمانی وتم بەخوا نایەمەوەتر مەلاسی دێق بڵین خاڵم شوشەشتیە ئیشی شوشەشتیە کرد تەختە پەنجەری ئەو کاتە هین بوو تەختە بۆ زۆری ئیتر لەم ئاخری ئەو وردە وردە ئاسن پیا بوو پەنجەرە بە سنووک شوشە هات هەمووی پیانە و حەبوو یانزە و حەبە بیست و ئەمانە قیاسی هینەکان قیاسی پەنجەرەکان بوو دوو مەلیم ئەو کاتە کە ئێوە لەگەڵ با بڵێن خاڵە سدیقە ئیشی بەناییتان ئەکرد و بەرتانە کێشا و دوایی تۆ بووی بە خەلفە لە چ گەڕێکێکی سلێمانی ئەو کاتە باو بوو خان و بکرێ ئێوە لە حاجەحان بوون قوربان ئەو کاتە خەڵق بڵین خەڵق دەستکۆت بوو نەیبوو هەموو جارێ بەڕاستا بڵین بە بەردیکە باشە بەردی مەڵکەنی جا عەرز دەکەم من مەلا سدیق کرێکاریە کرد خشتی کاڵیان خشتی کاڵمانە بڕی بۆ دیوار ئەو کاتە بە قڕووکە ئەما شێلاو خشتی کاڵمانە بڕی ئەتان خستە مرەبەعێکی تەختەوە و شتانە کرد قاڵبی هەبوو ڕموو ڕۆژێت مەسەلا 1000 خشمانە بڕی و 500 خشمانە بڕی ئیتر بە گوێرە ئیمکانیەتی خۆمان ئەمە ئەوەمانە کردین جە دوای ئەوە وردە وردە دێدی وردە بەرد و مردیان هێنا مەڵکەنی حاجی بارام هەبوو مەشهور بوو بە ئەم عەرەبانانە چوون لە مەڵکەنی دەم ئیستای لەکوێ کورسایی هین کراوە ئەم یان ئارتی باش ئەو کانە بەردانە هەمووی لێاوە مەڵکەنی بەڵێ ڕاستە یا بەردەکەی ئەوێ شۆک و قاڵبوو وابووی تر گەورەی تیا و پشوشی تیا نەقاڕیە کرا و هەر خۆی کرابوو هەمووی ئەهات ئەو بەردانمانە هێنا یان هێنا لەوێ حاجی عارف حاجی بارام عفوو ئەی فێوا بە گوترەی وت کاکە ئەم گوترێ بای ئەوە هەیە تۆ خانوو دەکرد هەچووی بردی لەیەکڕی باشە من پرسیارەکەم ئەوە بوو لە چ گەڕێکێک ئەو کاتە مەسەلەن تۆ ئەگە 38 مالی 38 بوو بیری لە 15 ساڵی و بڵێن لە 51 و 52 خەڵک لە چ گەڕێکێک خانوویە کرد کوێ شوێنی تازە بوو بۆ خانووکردن چۆن ئێستا مەسەن خەڵک لە ڕاپەڕین لە گەڕێکی برایم مەحمە لە شوێنێگەیکە ئەو کاتە سنووری سلێمانی بۆ خانووکردنەوە و فراوان بوون کوێ بوو واللهی کاکە ئەو کاتە هەتا دارۆغاژ نییە مزگەوتی دارۆغە خۆ شڵەتەی مزگەوتی دارۆغە ئەو دەست بووە باشە ئەو کاتایتر ئەم خەڵقیکە دەستی کرد بە خانووکردن
ئیتر لە پشتی مەڵکەنیەوە لەسەر مزگەوتی حەجی مەلا شەریف ئەو ئەخرەکەی بوو باشە لێوە دەستی پێ کرد بۆ قەراغانایەتر هەرگێکە بۆ خاوی تاسە بۆ ئەم جادەی برایم پاشای ئێستا بەڵێ ئارەوەڵاو برایم پاشەش پیانە و سەدەکە سەدەکە ئەو کاتە سەدە بوو هەر سەلاحەتەن سەنگ کاگەحمە بۆچی پیانە و سەدەکە وڵی هەر لەبەرەوەی کە ئاوی گلایە ئاوی گلایە و ئیتر خەڵکەش هەموو گویان نایێت هەموو شتێکیان تێکرد لەم ئاخریا کە بوونی پێیاگەرمانێت باسییان ئینیان کرد حکوومەت هات سەری گرت سەری گرت و بوو بە ئاوەڕۆی سنووقیان بۆ بڵێ ئەوەکەشی با من بۆ جەنابشت و بۆ بینەرانی بەڕێزیشی ڕوونکەمەوە شوێنی برایم پاشای ئێستا خەڵکیی زۆر لە بیرێتی کە ئەوە کەندڕێکیان دروست کردو بۆی ئاوی بارانە و کە لە گۆژە ئەزمڕوێت لە دوای ترسی لافای 50 ئەو کەندڕیان دروست کرد بۆ ئەوەی ئەگەر لافاوێکیش ببێت لەوێ گل باتەوە بەم لاولا دەرچێتەوە بەر ئەو لافاوە کەوتین بەڵێ ساڵی 50 ئارەوەڵا بەر ئەو لافاوە کەوتین من لە ماڵی مەلاسیری خابووین هەمومان نێک عیلە بووین بەرکەوتین هیچمان بۆ دەرنەچوو بردینیانە هین مەکتەبەکەیە لە ئێستا بەلەدەی کۆنە شوێ بوو بردیانە ئەو مەکتەبە بەخۆ ناوی مەکتەبەکەم بێژێتەوە بەڵامی گۆژە لەناو بازار هە لە سەر جادەکە نییە لە قیچوار لەکوێیە ئەوە لە خانێسکان و ئاو هات کەندەری تێکە خەڵقی زۆر خنکان سیارە برد ئەنجام من ئێمە لە حاجیحان بوون من لە کرێکاری بووم لە دەشتی تیارەخانەکە ئیشی کرێکاری بەردەمە کرد خابەرم بۆرام تیان وڵای ڕات کە فرێ ماڵەوە کە چوومەوە کەسی لێ نەما بوو باش بوو هەمویان دەرهێ نابوون ماری ئەمان گوێزا بوومانەوە چوون ئەو مەکتەبە ئەو کاتە جۆن کەنەدی لەسەر حکوم بوو هی ئەمریکی بەتانی و مەتانی و جل و ئەمانیان ئەمەngە هێنا بوو لەوێەوە هێنابیان هاوکاریان بە وەکو هاوکاری ئێمە لەوانە بەتانی بەخوا بەتەریوان ئێستا فێ بە 100,000 نایە بەتانی و ئەیتا ئەنوە عشقال جل و ئەمانیان ناینێ و ماینەوە هەتاوەکو هەفتەیەک یەکەم جاریش بوو سلێمانی تووشی کارە ساتی وابێ مەلیکە بچکۆت هەز چوو بۆ حکوم هات لە بەرماری ئێمە لێ دەستی کرد بەگریان جەستەجلی ڕەشی لە بەرا بوو بۆ ئەو خەڵکەکە وڵی وازەکەی زۆر خاصن ئەوەی گەڕێکی ئێمە حلەوە نەو کارەساتەکە ئیتر دار و بە ئەو خانە بوو بەژێر قوڕەوە لیتەوە هەمووی لە دوایە وردەوردە ئێوە هەموو شتەکانی ماڵەوە تا خەسارەوە هەمووی ڕۆی ئەنجا بابینە سەر وێنەیەکی تری با بڵێن مەلاسدیق ئەمە هەر مەلاسدیقە وەنیە ئەوەی کە دانیشتووە ئەی ئەوانی تر چێن لەگەڵیا بەخۆ ئەوان ئەو چکۆلیان کچێتی باشە ئەوەی ئەولایەن ئەوەی دواوەیان باشە با بڵێن ئەمەیان لە بەردەمە ئەمە کچەکەیەتی ئەوە کچێتی باشە ئەو ژنەی لە دواوە ئەو زەکی ناوە ئەوەیان بەڵێ شوێنەکە کوێیە ئەوە شوێنەکار ماڵەوەی حاجیحان نیە لەم ئەخرە ما تووشی شەلەل بوو لەسەر کورسی دانیشت پاسکلخانەی هەبوو هەر ئیشی ئەوە بوو لەم ئاخریەوە من کە تەبعاً ئێمە لە خەمڕەسی بوونی ئێمە بوون هەرزەکار و ئیتر ئێوە جابوونەوە لەو خانوابووینەوە بچوونە ماڵی کەریم شالۆم هەبوو ناوبانگە بیست کەریم شالۆم بەڵێ ئەوە ئەسکەری تورک بوو کاک حاجی ئێوە کە لەگەڵ تۆ دایک و نەسرینخانی خوشکە کە جیابوونەوە لە ماڵی مەلاسدیق کە ئامۆزای دایکتە یەکەم جار خانوت گرت لە کوێ گرتێ ئەناڵم دراسی ماری کەریم ئەوان بووم ماڵی کەریم شالۆم هەر خاڵم بۆی گرتین دەوێ باشە هۆ دەوانێکی بۆ گرتین چەند نازانم حو 50 شتێکی وا بۆ مانگێ پارە نەبوو وای ڕاست جام جارەبانیە کردم خۆی زمەی زمانی عوسمانی زابط بوو لەوێ هەموو جارەبان یەکەم ئاما دەموو وەرە ئەو بانەکە بیژێرە ئەوە 350 بۆ خۆت سەربانەکەم بۆ گەڕە 350 زۆر بوو بەلامەوە بەڵێ یعنی با بڵێن لە 50 کەمە بووە ینی جاری وا هەبوو مەسەلا 50 ئەوە بڵێن کرێ خۆی بوو ئەوە کرێکەی بوو ئەزان ئەتە وای لێ هەرە دوایە کرێ لێ ناسەنەمەتی کاکە ئیشتا تۆ بانەکە سەربی گێرە کرێ بۆ خۆت ئیشتا تۆ ئەوە بکە لە جاتی لە زمانی وا بووە چونکە هی بوو خۆی لە ئەسیشە تۆ ئەمەگە لە ئەسەڵم زمانی گۆڕا بوو بە تورێ ژنەکەیشی خۆعافوی کاویش هەتا ئەم جوولەکە نەبوون نانا کەریم شالۆم بۆ شالۆم بەخوای تو وایە پێ کەریم شالۆم سوزان بەس فەرشیشە هەیە ئەوش ئەمری خۆی کردووە ماڵیان لە برایم پاشا بوو سەرداری نەبوو ئەوش هەرو تاقە کوڕی هەبووش خانەکەی فرۆستا بۆ چەکانی ئەنجا بابینە سەر باسی ئەم خوشکە ئەمە نەسرینخانە ئەوە نەسرینخانی خوشکمە باشە ئیتر ئێمە
بڵین لە 1960 ژن بەژنمان کرد لەگەڵ نووریە باش خاڵم زۆری بۆ هێنام وتی کچی خۆمە و ناوێ ئەبێ وابی و ئەمانێ بەش دەستکوێت بەرسەڵ یعنی ئەمە درا بە کچی کوڕی خاڵە سیدیق نا بە خوشکەزای بە خوشکەزای بە خاڵە نووری ئەوە ڕسمەکەی ئەمەیە ئا ئەمە کاک نووریە هەر لە لایەکی شەوە ئەوش خۆشی خۆیە بە من حاجی لە علی ئێستا نۆ مناڵم لی هەبوو کەواتە با بڵین کاک نووری خوشکەزای خاڵە سیدیقە بەڵێ بەڵێ ئەویش وەکو گەورەیەک ئەیتوانی تەحەکوم بەسەر ئەوە پیاوەتی ئەو لەبەر چاو بوو مەسەلا کە ئەوتی بیێرە نەمەتوانی بڵم نایم ئەمانە بەڵێ ئیتا علاکوونی قسمەت و نسیبەکەمان وا بوو ئەویش خوشکی کاک نووریشیان یا بەجەنابێ بەڵێ باش حاجی لە علی حاجی لە علی ئەجا با بینەوە سەر کاتی مناڵی جەنابێ بەڵێ ئیتر تۆ 7 ساڵ بووی هاتوویتە سلێمانی بەڵێ بێژگە لەوەی کە لەگە خاڵە سیدیقا دەستی کرد بە کاسبی چیترت دەکرد عرض دەکەم ئێستا بەڵێ من کە لەگەڵ ئەوە مەسەلا عرضم کردی کرێکاریمانە کرد مەسەلا هەموو تێرە و ڕۆژانە خۆی پارەیامێ ماڵی ئاوا بێ و هەزار ڕەحمە لە خەبەرەکەی بێ ئەو کە لە خەم ڕخسیم ئیتر کوتی کاکە گیان بڕۆ ئەوە ئیش بۆ خەوت جیابەرەوە کە جیابووینەوە 1960 ژن بەژنمان کرد بەڵێ ئیتر دوایەوە دەستم کرد بە کاسبی و بوشم بە عەسکەر بەڵێ ئەو کاتە عەبدولکەریم قاسم لە عافەتێکی دەرکرد عەفو بەر عافەت کەوتم باش ئیتر چوم 4 مانگ عەسکەریم کرد و هەر لە ماڵی شوێ لێرە لە سلێمانی کردم ئەو کاتە نووری مە حەکیم و عەقید فایق فەرەج و ئەمانە لە سلێمانی کورد بوون لای ئەوان بووم من جا زیادی حاجی مەجیمان لەگەڵا بوو عەبدولوی برای حەما حەواییمان لەگەڵا بوو ئەماجا شتێکی خۆش ڕوویە لێ عەسکەر بووین من ئەو شەوە خەفەرخا بووم بۆ بەیانی هاتم وتی ئەوەرە کوتم بەڵێ زۆر تووڕە بوو نووری مەلا حەکیم ئامری حامیە بوو ئامرسیەی خۆمان بوو بەڵێ نووری مەلا حەکیمیشەوە تر هەمووی لە ژەدیستی ئەوە بوو عەقید فایق فەرەج بڵین بەڵێ سە بووم بە عەسکەر مەدەی 4 مانگ بەر عافەت کەوتین باخێ بەیانێکی دەرکرد لە سلێمانی عەبدولکەریم قاسم گوتی ئەوەی متەخەلیف و هاریبە 4 مانگ بیکە و هەیش بوو 16 مانگ بوو قسمێکیان من بە 4 مانگە کەوتم تا لە سلێمانی عەسکەرەکەم تاوا کرد و هاتمەوە ماڵەوەیتر بردە وردار خەریکی ئەوە بووم تا ئەم خاڵم عینە شت بانی کردم وتی وەرە بمەلا حای سالار فێری شوشە دەکەم دەستکە بە شوشەدانە باشە تۆ دێنە سەر ژیانی تۆ لەسەر کاسبی شوشە چونکە تۆ نازناوەکەشە ئەحمە شوشە چیە بە دوور و درێژی دێنە سەر ئەو بابەتە بەڵام ڕێگەم بە پێکەوە وچانێک وەربگری خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە کاک ئەحمەد محەممەد ڕەشید ناسرااو بە هونەرمەند ئەحمە شوشەچی باسی ئەوەت کرد کە سەرەتا خاڵەفایق بردوویتی بۆ ئەوەی کە بدناسێنێ بە کاسبی شوشە خاڵە سدیق ئەوەمان بۆ باسکە بەڵێ ئەوە خۆی لای سالاری حاجیمین ئیشیە کرد شوشی پیاوە چیە ئەوە سالاری حاجیمینی ئەمە کاک سالاری حاجەمینی شوشە فرۆش باش ئەیتر ئەو لای ئەوی شەکە منیشتی وەرەکە کە لەگە منە ئیشکە و منیش شتەکەمە باش زانی پێشتر هیچی لێزانی نەوەڵا لێ نازانی کە چوم لەگەڵ ئەوایتر ماوەیەک ئیشم کرد لەگەڵیا لەگەڵ خاڵمە خۆی تە فێر بووم هەمووی هەفتێکی پێ نەژۆ فێری ئیشەکە بووم باش ئیتر کە فێر بووم ئیتر کوتی دەکا کاتە خۆت ئەزانی بڕۆ ئیش بۆ خۆکە باش ئیتر منە شەوکەتی شوشتی هەبوو لەسەر شەقام ئەوانە هەموو برادەر بوون وەکو حاجی حیا ڕەحمە لە خەبرەکەی بێ ئەوی پیاوی چاک بوو بانگە کردم بە عەزە ئیشێ بوو یعنی تۆ ئیش بۆ خۆت ئەکرد وەکو وەستای دانان ئەتوانی لای کاک سالاری ئیشکەی لای مەسەرەن جەمالی حاج جەمالی سنگەر بەڵێ حاجی مالی شانەگەر لای حاجی حیا لا هەر کەسێ بۆیە بانگیانە کردیان وەرە قیاسمان بەڵێ مەسەلا حاجی حیایشی ببوویایە وەسای کەشی لا بوو حاجی حمای پێڵان حەکاشاو هەو شاگردی بوو منی لەگەڵ ئەوایترە شوین شوشا ببووە بۆیە حازرەکردون ئەو کوڕم ئەوە بە سنەقەکە بیبن چیمای لەگە سنەقەکە بێنەوە بۆی لێتان نەبڕێ
بەچی ئەتان بر ئەو شوشێ هەر بە باوەش وڵی بە باوەش ئەمان بر جاری وا بوو بە سیارە ئەمان برد بە سیارە بوو مەسەلا عربانەش هەبوو ئەو کاتە بە عربان بۆوانە ئەمان برد ئەچوم ئەجا لە ئیشم بۆ حاجی ئەحمەی حاجی سەڵاح کرد ئەویش لە پاڵ حاجی سەلەرا بوو لای حاجی یەحیا خوا عەفوی کە خوا عەفویان ئیتر حاجی جەمالی شانەگەر ئەوەش ئیشیایی نێو ئەمان کرد ئیتر گوزەران تاکەی تۆ دوکانی ساڵی هەفتامانی تر دوکانم دانا دوکانی خۆتت دانا مناڵەکانیش بۆ کاتە مناڵ بوون هەمووی تەلەبە بوون تەلەبەکان کتم لەبەرەوە ئیشیان نەکرد بەس نەمەهێشت بتم باەوە مەکتەبەکەتان تەواوکەن وەکو من ماڵوێران نەبن ڕاستەوە ئەوان شول لە حەمد تۆش ماڵوێران نابی لەبەرەوەی تە زروفێکی نەگونجاو بوو هەمووی ناخۆشی بوو بۆ من بەڵام باشتر بوو بتخێن بەڵام لەخوا کاکە ئاسۆجان کە تۆ ژیانت تەواو نەبێ بەچی خوێنی کارە نەبوو کاسبی نەبوو گرنگەکە ئەوەیە تۆ لە پێشا بژێوی دابینە من ئەگەر وانە بکرداچی کە ئەوش فەقیرە خۆ ماڵمەڵی خۆی بەخێوکە نەیەتوانی من بەخێوشکە ئەمسیان بەخێوکە بەڵێ ڕاستە چکە لە ساڵی 60 ئێمە و بڵێنشن بەژمان کرد و پێگەیشتمەوەی تەمانە کە ئەو فێری کاسبەکەی کردم ئیتوتی کاکەیت ئەتوانی خۆپچی هەوڵ بۆ خۆت بێ اینجا من خان و کاگنووری هەردووشیان شکر ماون بەڵێ هەردووشیان شکر ماون ئێوەش ماون هیچ کاتێک وا ڕێ نەکەوتووە بەهۆی شەڕی ئێوە ئەوانی پشێیان بە پێچەوەی ئێمە ئایلێکی زۆر ڕێکوێکبین بەسایی خۆەوە تایسا شەریشمان بوو بێت لەناو خۆمانە حەلمان کردووە نەمانێشتۆ لە بە خاتی کوڕەکان و کشەکانم نەتانێشتۆ کاریگەری بۆ ماڵی کاگنووریش ئەوانیش نیان کرد نەوەڵاوانیش نیان کردو زۆر ینی خزماتەکەمان زۆر باش بوو لەخوا بەزیاوێ کاگەحمە پرسیاری شکل لەکەم فەرموو کەی تۆ دەستێ کرد بە گۆرانی وتن وڵی من کاکە ئاتوە بڵم دە گۆرانیە من هەر لە ئەوڵ لە مناڵی خولیای گۆرانی بوو هەر حەزم لێ کردووە باش ئەتا جارێک گەڕام بەڕێز لەگەڵ عوسمان عەلی خۆ عەفوی کە خۆی لەگەڵ حەمەینێ زیاد خۆ عەفویان کە هەتا زۆر جار یعنی بەبێ من ناشون بەملالە لەبەرەوەی کە من نەبێ بە خۆڕکێشان دەنگ خۆشتر بوو لە بەعزییان نەک لەگەڵ کە عوسمان بڵین لە ئەو جەماعەتی ترکە لەگەڵ گەنجەکانی کە لەگەڵ ماون مەسەلا زەلام لەگەڵا بووی بوو تخوا کاک ئەحمەد تۆ بڵێ من لە پەنجەرەکە دانیشتم من دەزەخەمە لە جومبا بزانێ منم بە زۆر بەخوا جارەوە بە زۆریان بردم ئێوارە تا ئێوارە هیلاگەم و ئێوارە هەت بەدەم ئەوڕە کاکا بێبی هیچ کاتێوە ڕێکەوتووە لە ڕێگەی گۆرانی وتنەوە پارەت دەستکەوێ چوون بۆ ئیزاعە ئیسا بەرواری لێوێ بوو مەسوولی ئیزاع وتم کاک ئێستا بێم بۆ ئیزاع گۆرانیکم بووە کە حەزەکەم بە خاڵی نەڕۆمەوە وتی هەر بەسەر چاو بۆ دەکەم ئەحمەدجان وتم ئاخر بەسەر چاو نییە بێم بۆ ئەوەی پولێکم پێوەنیتی ئای بە بابا بە شەرەفم بۆ دەکەم وتم یەکسەکەم نایشتێک وتم باشە بەیانی وەڵا چوون بۆراکەی بۆ کردم باش هێکە گۆرانیەکە چوومە ژوورە چ گۆرانیەک بوو وەڵاهی ئێستا عەز دەکەم گۆرانەکە لە ناو ماڵ هاتە دەر چوومە ژوور و کابرایەکی میسری لێبوو توی سەری نەمابوو ڕووتا بووە باش منیش دام کە کاکە و مخریجەکەیە گۆرانەکەم وتی کاکە ئەمە گۆرانەکە حەزان زیرێ بوو ئەرێ لە ماڵ هاتە دارە هاتە دارە حەزم دە گۆرانێ بوو وتی لا عینی لا مای سریشی وتم عليه شتي انت تحرك ويا غني وتم لا والله هو غني مال حسن زيرك كيشي هو وتم هرويت هو مش عربي كاش مدوك لي كدوز والله توتي نابي كاكا وتم اي شيء كنت برو دربي غورا والله شو كنت هذا سنه لحنيش غوريم ارى لنا مال هات دار خد اي تغوريم بونا باش كجهاد وقتي اي احسن كنت باشا بعيسى موت كاك عيسى تخوا هیچ گۆڕان کارێک نەبوو خوش گۆڕان کەفتی کاکە جەموان زیرێ بنەوە جێگەی ئەوە نییە باسی ئەو بکەیتر تێکە کابرا ئاڕوانی عەقڵ پێشکە باشە ساڵی چەند یەکەم گۆرانی تەسجیل کرد ساڵی هەفتە لە تیپی سلێمانی بووم هەفتە باش ئەمە هی ئەو دەورانەیە کاتانەیە کە ئیتر گۆرانی هەڵیت بەڵێ ساڵی هەفتە چوومە تیپی سلێمانی کوڕێک هەیە جزای ناوە بەرادرمە لە بازاری عەسری جارجارە چوون بۆ لای ئەمانە وتی تۆ بووی خەبخاتی خوا بۆ ناشی بۆ تیپی سلێمانی شتێ بڵێ گوتم ئەخ کاکە خۆم ناسم و لە خۆمە چۆن بچم وتی پچۆ بەلای خالی سەرکار مامەستا خالی سەرکار بڵێ یادی بەخێر بێ ئێستا بەڵێ یادی خۆشەویستە گەورەی هەموو لایەکە وەڵا ئێمەش خۆشمانەوێت چوون بۆ لای وتی هاتی وتم بڵێ وتی ئەو لەوێ منی ناسان بە جەماعەت و فیرق ئەمانە ماوەیەک ماینەوە لەگەڵیانە وتیان عەبدوڵڵا هات بوو محافزی سلێمانی بەڵێ وتی کاکە ئەمریان دەرکرد
ئەو کاتە من مەتعامی شەمە بوو بەزاتی خۆ مەتعامەکەشم لە دەزدا تا گۆرانی وتێبێ بێ بۆ ئەچین بۆ عەرب کاگەنوەر پێم وتم آخر من مەتعام هەیەوانی وتی خەی ناکەت ئەبێ بەخوا بێ وڵات چوم لەگەڵیانە من و کاک عوسمان بووم عوسمان عەلی خوا عەفوی کە حەمەی نێرگز بوو بەخوا نازانم ئەوانی کە سەلامەتی و کاتە ئێستا دەستی پێ نەکرد تەمسیل شتیە کردەوە ئەجا ئەلا کورین حەو ڕۆژ لێماینەوە حەفلەمان کرد دوای کە هاتینەوە بۆ سلێمانی لە قاعەی سلێمانی خوارەوەش لەوێش 3 ڕۆژ بەردەوام بووین ئیتر دوای بەردەوامەکەیتە من لێ ڕۆشتم چوومە کۆمەڵ هونەری کوردی کۆمەڵی هونەرجوێژەی کوردی کە ئێستا بۆ بەڵێ ئەو کاتە نامدار قەداخی لێوێ بوو شەوکە ڕێشی لێوێ بوو یادیان بە خێر بخوا عەفوشی کە بەڵام تەگوەرانێکم دانا کاڵێ هەیلیمە بیڵێم وتی ئەحمەدیان تخواتە ئەو گوەرانێ بە بەم وتم ئێوەتی وڵا توشنی زەدەکە خۆ بڵێ کوتم باشە تەخۆ عەفوی کە یاخوا ئەو گوەرانێ من شیرین سەوزەم وت بۆ بۆ یەکەم جا لە ئیزاعی بەغا شیرین سەوزەم تەجیل کرد کە هیچ کەسێ نەیوت بوو تا ئەو کاتە بەس من بەڵام بەتی بدوای منە گوەرانەکە بەس تۆزێ من بە سەریعی مەسەرەکە عوسمان بەنو عەیشی کە ناسری ڕازیای کە بە تەبیع خۆی خۆش بوو گوەرانەکەی تر ئەمەش هەر وێنەیەکە هی ئەو کاتانەیە کە جەنابە گۆرانی ئەڵێیت بەڵێ بەشە ماوەیەکیش چووی تا تیپی مۆسیقای مەولەوی بەڵێ هەرزەکەم ئەمە هی ئەو کاتە نیە بەڵێ باشە ئەو کاتە ئەمە مەشوەڕەشە برای نامدارە ئەمەیان ئەمە یەکەم کاک شۆڕشە ئەمە یەکەم لەم سەرەوە بەڵێ ئەوانی تر ئەمەی تریان کێ ئەویان ئەوەی سەر و ئەوەی کە بە پێ وێساوە بێ ئەوە ئەلبەری ناوە مەسیحی ئەلبێرتە بەڵێ ئەویان خۆم دانیشتوم ئەویان هینەیان جەنابەتی قوربان وەنە بەڵێ و دانیشتەکە هافاینەکە بەڵێ ئەوەی پارەشم هینە ئەمەیان چاکەت مڕەبعەکە ئەوەی لە پاڵ منە بەڵێ ئەوەی ئەم لایەن نامدارە ئەوەی ئەم لایەن هاجرڕەچەکە ئەوەی کان هینە مامۆستا حسەینی ناو عمری خوای کرد مامۆستا حسێن ئەمجا بەس ئەو دوانیان ناوکەیم ببرچێتەوە پرسیارێکی تر بەڵێ تۆ بەردەوام بۆ تەمرینی شارە چووی بۆ تیپ وارە وەڵا معادرێک ئەگە گۆرانیان من ویستای حەفلەیەش بکەین ئەچوون تەمرینیانە کرد و ئیترتەوە یعنی حەفلە خۆتان زۆر کرد بەڵام هیچی نەمەوە ڕسمانە من نەمەوە یاندا خەسەخانە کردومانە بڵم چی بخات ڕاستە ئەنجات حەفلە چەند لەو گۆرانیانەی خۆت کە تەسجیلێ کردوون و خەڵی گوێی لێ بووە چەند گۆرانین تقریبا وڵی زۆرە تقریبا لە ئیزاعی بەغا چوارم تەلەڤیزیۆنی کرد چوارم تەسجیل کرد لەوێ وەکو چی و چی وەکو چیژۆڵەی جوان و چیژۆڵی جوان ئامینێ و ئامین و بەخوا باشە لە ڕۆحی خۆتەوە کام گۆرانیان لە هەمیان نزیکتر وڵای من لە ڕۆحی خۆمەوە شیرین سەوزەکە شیرین سەوزە بۆ ناسرا توانای ئەوەت هەیە ئێستا یەک کۆپلەما بۆ هارەوەڵا ئادێ بۆ ما بڵێ ئەی شیرین سەوزە ئای لەگەڵ هەناری دەسرەکەی دەسێت بۆ یادگاری بێنیە ماچکە ئەم بۆ لە من بێزاری بێنیە ماچکە ئەم بۆ لە من بێزاری دەستەکانی خۆش بێ تۆزانی جەنابی یەکەم میوانی کە لەم بەرنامەیە منە گۆرانی وت خۆشی لە یەکەم زۆرم پێخۆش بوو بۆ ئەوەی کەوا بچیتەوە هەر زاکیرەی ئەو بینەرانی کە بەڕێزەوە ئەڕوانە هونەرەکەی جەنابێ ئەمەش وێنەیەکی ترە هەر هینی بابلین کاتی گۆرانی وتن کاک ئەحمە دایکە کەی وەفاتی کرد دایکم بەخوا تقریبا بەس لە ساڵی 2000 وازم لە 2000 بەڵێ باشە من زانیاریەکەم هەیە کە ساڵی 1990 دایکی وەفاتی کرد بێ بەخواتر حوتیانەوە بەخوا ئێمە کە پیا و پیر بوو زایری کەمە بێتەوە بەتەمای ئەوە بی منەوە زاگێ بە مەزبوطینەوە حوتە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکە ئەم دوانە چێوچێ ئەوە دایکمە و بەڕەحمەت بێ ئەوەشیان تاریخی کۆرمە تاریخ بەڵێ تاریخ ئەوە لە پەیوەندی ئەمەش هەر وێنەیەکی کێ ئەمە چێوچیان ئەم دوانە ئەوەش هەر دایکمە دایکم ئەو تاریخ زۆری دایکم خۆشەویست دەمە لە هەموو شوێنێک هەر ڕسمی لەگەڵا کرد باشە کاک ئەحمە من ئەمەوێ باسی مۆزوعی ژنهێنانەکە لەگەڵا بکەم
ئەو کاتە کە با بڵێن ژن بە ژنتان کرد لەگەڵ کاکدووری بەڵام بە سەرپەرشتی خاڵە بەڵێ خەڵنی بەڵێ ئەم ژنە بوو بە نسیبی جەناب ناوی لە علی محەممەد محموود لە علی خان ئێستا ئەبێ پێی بڵێن حاجی لە علی بەڵێ ئێستا حاجی کردووە چوە بۆ حەج وانە بەڵێ باشە ئەو کاتە نەسرین خان چووە دەرێ بۆ ماڵی خۆی لە علی خان هاتە شوێنی ئیتر تۆ و لە علی خان و دایکێمانەوە هەر لە ماڵی کەریم شالۆم نەخێر ئەو کاتە جیا بوون خانی خۆمان کردبوو خانتان کرد خانمان کرد ئیتر لە خانی خۆمان هەبووین لەکوێ بۆ خانوەکە وڵی لای ماڵی سەکانەکان بوو لەو 150 لێیا کڕی بووم وەختی خۆی کڕی بووت بەڵێ لێ باشە ئەمە شەروێنەیەکی جوانی تۆیە بەڵێ کە یەکێک ژن بە ژنی ئەکرد بەڵێ تۆ چەند ئاڵتونت دەکڕی بۆ لە علی خان ئەوەیە کاگنووریش ئەوەی بۆ نەسری خام کڕایە وڵی هیوا بوو بەس ئەو کاتە ئەمە ئەو هینەمان نەبوو ئەو تەمە ئەمە نەبوو مەسەلا زۆر سعات و سعاتی بۆ سعاتێکە بۆ کڕیا مەسەلا ئاڵتنێکی کەم بۆ کڕی باشە گۆبەرێکی خۆیان مەسەلا جوتێ گوارە ئەوانە بوو وەکو ئیسان نەبوو بە حد باوەش پێ باشەکەواتە ئێستا خۆ حاجی لە علی لەوە نائیمکانە دیشمان نەبوو بەڕاستی باشە ئەزام حاجی لە علی تازە هەرچیە بوو بێ خۆ عاجز نابێ چەندی تێچوو ژنێنانەکەی تۆ بەخوا هەردووکمان بڵین ئەخر یەک شایمان کرد ئەوم بیر نەبوو پێ بڵم یەک شایمان کرد سێ ڕۆژ بەدە هۆڵزڕنا بە یەک شەو هەرێ بەزاتی خوا هەچی ڕفیقان هاتموتی لە ئەبێ حەپلێ بکەی کوراکتم با بجانە خەر پارەمان نێوتی کورتەوە قچی ئێمە خۆمان دەسە مەسافی خۆمان ڕفیقەکانم زۆر باش بوون وەکو چێ ئەو وڵی ئەو ڕفیقانم یەکیان تۆڵی باش بوون من حەزەکەم نایە آخر ئەزای نەماوە ئێستا باسیشی بکەم نەماوە قەیچێکە مەشی بە گەورە بوو بەڵێ خوافی خولە خڕە بوو ئەویش هەر نەماوە خوافیان کە ئیتر ئەوان جەلای مەحموودشیانی بوو ئەمانە ئەوان بە دەوری با بڵێن بەکرەکۆڵ بگستووە بەکرەکۆڵ بخوا ئەفریقا ئەمانە ئیتر بە زۆران گوت بەخوا ئەبێ ئیلا بیکەی دەوڵەزڕان هێنا سێ ڕۆژ هەر هەڵپەڕین نەی خوارد ئیلا ئەبوایە ئارەوەڵا هەکرد ئیتر مەسرفەکە ئەوە نەبوو بڵین خۆ هەڵناگرێت دەوەستەکانی یارمەتیانیان لە ماڵی حاجی هینا بووم ئەو کاتە کە من پێشەوەی کە بین بەخان لە ماڵی وەستاکەریمی دارتاشا بووین ئێستا کاک فەتاحی کوڕیما و کاک فەرەجما و ئیتر با بڵێن لە بەرهەمی ئەو خێزانداریە چەند کوڕ و چەند کچی لێکەوتەوە لەخوا بەزاوێ 5 کوڕ و 4 کوڕ و 5 کەس 4 کوڕ و 5 کەس بەڵێکیان ئەمری خوای کرد مایەوە 4 کوڕ و 4 کەس بەڵێ ئێستا شکر ئەوان هەمویان لە محەممەد کوڕم ئاونتوبی بوو وازی لێ هێناوە نەی کرد بەڵێ تاریخ هەرموهندیز بوو وازی لێ هێنا ئەمە کامیانە کاک حاجی ئەوە خوشکە زامە ئەوە خوشکە زات ئەوە عتای خوشکە زامە باشە کاک عتایە بەڵێ لەو وێنەی ئەو کوڕانەش حەزەکەم بەڕاستی ببینرێن ئەم وێنەیە ئەمانەیان کاک حاجی ئەمانەیان ئەم باڵا بەرزە ئەو محەممەد ئەویان عەلیە خوشکە زاتە کاک باڵا بەرزەکان کورتە باشە خوا لێن نەسێنە ئەی ئەمانەیان ئەوە واحدی خەڵە سیدیقە ئەوان ئەوە عەلی خوشکە زامە بچووکەکان کاکە عەلیە ئەوە ناوەڕاستیان ئەوە واحدە کوڕی خەڵە سیدیقە باش ئەی ئەم دوانێکن ئەوە گوڵاڵی مامۆستا گوڵاڵی کچمە ئەوەی ئەملایەن ئەوەشیان خوشکە زامە ئەوەی بندرەوە ژیانە بڵێ بژیان لە خارجی باشە باشە ئەی کاک حاجی ئەم وێنەیە ئەمانەشێن ئەوەیان نەسریخانی خوشکمە باشە ئەم دوانەی کە لەسەر کورسەکە دانیشون ئەمە ژن بەژنەکان پێکرا دوانە ئەمەشیان خوشکە زامە کچی نەسرینە کچی نەسرین ئەوەشیان حاجی لە عەلیە بەڵێ ئەی بینیان چۆنە وەڵا خوب باشە یعنی بەخوایە گوێنانێەوە دامە بێ تەلەفۆنەکەشی هەم دشیشن و هەم براژنیشن وانە کاکە ئەی ئەم وێنەیە ئەمانیشیان قوربان ئەوانێکیان خۆمم کامیانە فەرمی ئەوەیان خۆمم ئەویان نوریە باشە ئەوە کاک نوریە کە با بڵێن هەمزاواتەوە هەمژن براتە ئەوەشیان ئەو پیاوەش مامسەعینە و مەریوانیە و لە مەریوان چوینە ماڕیان ئەمە زرێبارە بڵێ زرێبارە ئەمەش هەروێنێکی جوانە ئەمانی کێوچێن لەگەڵتە ئەوەی ناوەڕاست خۆم باشە ئەوانش هەردووکیا کسمن کێوچێن کراسوورەکان کێ ئەمەیان هینە ئەویان گوڵاڵەیە ئەوەی ئەولایەن بەڵێ ئەمەیان خوشکە زامە عفو ئەو کشێک کەسە پیشانمەکە باشە کاک حاجی ئەمە ژوێنێکی تۆ حاجیە
ئەو تۆ حەز لە چ خواردنێکەکەی والله حچی دا خوا بیا هەرچی و بەنیاتی بەزۆترین حەزم لەسەر پێ باشە ئەم وێنێشمان بۆ باسکە ئەو وێنەیە خورما من ئەوان نازان بۆ خەلی ڕفاعیە ئەوان خەلی ڕفاعی هونەرمەند هونەرمەندی عێراقی بەڵێ ئەوەشینە تاریخی کورمە لە پارە ئەوەی کە دەستی بۆ سنگی بردووەیانەوەی ناوی دەستی گیرفانیەتی دەستی لە گیرفانیەتی ئیتر ئەوانیان ڕفیقی تاریخن بەخۆنە ئەوانە ناناسم باشە بێوەی بن ئینشاءڵڵا سپاس دەکەم جاوتی هاتووە یە خۆشی کوردن با ڕستان لەگەڵا بگرم کەچێکە ئەمەش هەر وێنەیەکی جوانە بەڵێ ئەوەی هی ئەو کاتە بوو بڵین زمانی یحیافەنی کە ئەگە بەبیرێ ئەوەی لەو کاتە بۆ تەذکرە بشێت وتی کاکە چین تەذکرە بشێت بۆ ڕستم بگرین بۆ تەذکرە بشێت وتی کاکەدا ئەمەش وەرە مەڕۆ ئەحمەد کوتم ئاوتی وەرە بارە دانیشم ناڵێ وتم خلەسی چی دایشم کتی خۆی دەقەی چیەکە خۆم بۆ یادگاریە خۆی من ئەقلم پێ ناشکە ئەو ڕسمی گرتینی تەرەوە ئەو مناڵەکانەوەی مامۆستا گوڵاڵەیە ئەوان محەمەی کوڕمە کوڕە گەورەکەم ئەوان تاریخە ئەوەیشیان عوسمانی کوڕمە لە باوەشێەوە بێوێ بن ئینشاءڵڵا ئەمەش هەر ڕسمێکی حاجیە ئەوە لە هین بووین چوین بۆ سەیران بووە ئەحماوە لەگەڵ مالی کەمەری وستە گورونەوە چێش دێنێت حاجینانی هەندێک ڕسم وێنە ماوە حەزەکەم بە تۆزێ بە خێرایی ئەمانی چێوچێن ئەوە شەهێن و بێسوونی زاوامە شەهێنخانی سەندە بگەڵمان بەڵێ قوربان ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە بەڵێ ئەوە کچمە ئەوە کچمە لە ئەوروپایەوە شوی کردو لە بۆی خەڵک لێمان عاجز نەبێ ئەمەش ئەمانە چێن ئەوە زاوامە ئەوە کچمە ئەو کوڕیان بۆ لە ئەوە ئەی ئەمەیان ئەوان زاوامە ئەوە زاوای محەمەی کوڕمە زاوای کاک محەممە ئەو کوڕەزاتە کوڕزامە ناوی چییە؟ لاوی لانەخانە لانەخانە زۆر باشە ئەی ئەم دوانە ئەوەش هینە ئەوە محەمەی زاوامە ئەوە شتەکەمە ئەوە لە خارج نیست لە خارج شادان خان ئەی ئەم کچە عاقڵە جوانە ئەوە کشی مامۆستا شەهێنەوە ناوی دێنێ باشە ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەوە هەردوو کچەکان کە لە خارجن ئەو دوانە باشە ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە لەگەڵ مناڵەکان ئەوە خۆم بردو من بە سەر چنار باشە ڕستم گرت بۆ یادگاری با بێنێ مناڵن ئەمانە تۆ باپیریانی من باپیرێنمە باشە ئینشاءڵڵا تەمەنا ببی بە باپیری باپیر بەلەشی ساخ ئەی ئەم پیاوە ئەوە محەمەی کوڕمە کوڕە گەورەکەمە ئەوەش کوڕیەتی ئەوەش کوڕی خۆیەتی ئەم کوڕی کەسە لەگەڵمانەوە خوانەی بڕێ ئەی ئەمەیان ئەوە عوسمانی کوڕمە ئەو فەرفرۆشەکەی کە پێ دڵم کاک عوسمانە بەڵێ ڕەنگە بژینە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەمانە چێن ئەوە مناڵەکان هەمووی ئامی خۆمان ئەوانە ئەوە بووکەکەمە ئەویان گوڵاڵی کچمە ئەوە دکتۆرە ئێسا ئەو کچیانە ها لەسەرەوە ئەو بلو سەوزەکە دەم خۆش ئیتر ئەوە کشەزا و کوڕەزان ئەوانە ئەوە هەمووی مناڵێکیان ئەم پیاوە شێیە ئەم قاد لەبەرە ئەوە کوڕەزان ئەوەش هونەرمەندێکی تازەیە ئاکبەرانی هەیە لە هێنا ئەوە تازەشی هێناوە ئارژ نییە با ئارشە بەڵێ ئارش عوسمانە کوڕزای جەنابتە بەڵێ کوڕزان کەواتە بێچووی مراویش هەر مەلەوانە تۆ سەر باپیری بە منێ وەرە گەر شتە هەیە بەم ئاخرێ بۆ تاجیل کەمێتەر بخۆم نەچوون ئەیتا خەریکە هەروەڵە بەڵێ ئەمەش هەرەوەشی سرە بەڵێ ئەمە دکتۆرە ئێستا کچیان ئەمە یەکەم ئەوە کچە زامە ئەوان شەیەن خانە خۆی ئەوان خوا لە یەکتان نەکای ئینشەڵڵا ئەمەش هەروێنەیەکی ترە ئەمیش حەزەکەم هەر ئەوان محەمە ئەوان گوڵاڵی مامۆستا گوڵارێ ئەوە سەیرانی بووکمە ئەوەی ناوەڕاست ئەمەی ئەمسەریە بەڵێ سەیرانخانە لێرە ڕێزمان هەیە بۆ سەیرانخانیش ئەی ئەم پیاوەکیە کاک حاجی ئەم پیاوە بەڵێ ئەوە یادێنەوە کاکە یادەیە کوڕی خۆتانە کوڕی خۆمانە باشەخوا بێوەی کاو اینجا من ئەمەوێ وێنەیەک بۆ تۆ بکەم بە دواوێنە لەم بەرنمەیە وێنەیەکە هەر پێ ئەچێ وێنەیەک بێ بۆ ئیشی هونەر ئەماکەین بە دواوێنە و ئێمە تەمەناکەین لشە ساغ بێ و تەمەنای ئەوەکەین کە گوڕێکی کە ببەستیتەوە بۆ قۆناغێکی تری هونەرەکەت و تێ هەڵچیتەوە سەر من لە هونەر خۆ لەم نەیەوە بەڵام کە سوورپەکە وای لێ هاتوویستە بەهۆی ئەم قەیرانەوەی تر
بەڵام ئەخە خۆ جەنابی شگلی ئەوە دەچێتە سەرکە ئەبێ خۆشە هەوڵێک بی بۆ ئەوەی بەردەوام بی پرۆژەیەکت هەبێ بۆ داهات وەنیە هەمە گە ببێ بەسکە نەبێت چی بکەم چۆن وای پێویستە بە هاوکاری هەیە بۆ ئینشاڵڵا زۆر باشە کەواتە ئەم وێنێشمان بۆ باسکە کە کردومانە بە دوامین وێنە و پێشەوەشی جەنابی ئێرە بەجێ بیاڵی بە یەکەوە ئەبێ وێنەیەک بگرین بۆ یادگار بۆی لە داهاتوە بێ بە وێنەکانی دوێن ئەوە لە ئیزاعی یەگرتو گیراوە بەڵێ بڵێن لە تەلەفۆن یەگرتو دانیشتین بۆ بانکردنی گۆرانیمانەوەیت لە سەیری مەدانیا کردەوە دەنگی زۆر خۆشە بەڵێ ئێمە لە کۆتایە زۆر سوپاس دەکەین بە هیوای لە شی ساخی ئیشاڵڵا بە ژیانێکی بەختەوەەر بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵ زۆر سوپاسی بەرنامەکە دەکەم و سوازی خۆ دەکەم سوپادی ئەو کار مەرداناکەم کە عجان پێ کێشاوین زۆر هەر لێرە تا ڕۆم و خزمەکاریانم گەلێک زۆر سپاس زۆر مەمنیانم خۆشەویستانم بە قوربان زۆر سپاس خۆشەویستان تا بەرنمەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ